پارلەمانتاری پارتی لە پارلەمانی هەرێم دەڵێ بوونی کورد لە کابینەی حکوومەتی علاویدا زۆر پێویستە و کوردیش دەبێ و باقی تاقم مولایەنەکان لەوێدا دیارە بەشی هەبێت. بێژگە لەوەش کاک عیماد بازەلان کادێری پارتی دەڵێ کە ئەمەش هەروەک کاگدریز بیر دەکاتەوە کە دەڵێ دەبێت فراکسیۆنە کوردستانیەکان هەندێک لە وەزارەتخانەکانی حکوومەتیان پێ بدرێت ئەوان قبول ناکەن کە وەزیریان نەبێت. ئایا ئەمە بە بۆچوونی جەنابەت چەشنێک داواکردنی پشک نییە بەتایبەت لەلایەن برادرانی پارتیەوە لە کاتێکدا کە خودی سەرۆکوەزیرانی تازە سەرۆکوەزیرانی ئێستا دەڵێت کە کابینەکەی من دەبێ حیزبی نەبێت و ئایا ئەوە پێتان وایە کە ئەو وەزیرانەی کە هەڵدەبژێڕێن حتمما دەبێت سەر بە یەکێتی و پارتی بن بۆ نمونە کوردێکی سربەخۆ کەسایەتێکی کوردی سربەخۆ نابێ بەشدار بێت لە حکوومەتدا یای حیزبەکانی تر حیزبەکانی ئۆپۆزیسیۆن باقی لایەنەکان. کاک عەبدوڵڵا واقعێک هەیە کە پێویستە لە پرۆسی سیاسی عێراقدا لە بەرچاومان بێت. ئەگەر گرفتی پرۆسی سیاسی لە عێراقدا بریتی بێت لە پشکی کورد لە ناویشدا پشکەکانی پارتی دیموکراتی کوردستان وەک پارتی دیموکراتی کوردستان بۆ سەقامگیری عێراق بێت و بۆ جێبەجێکردنی داواکاری خۆپیشاندان و شەقامی عێراقی بێت، پارتی هیچ کاتێک لە پێناوی پۆستدا ئامادە نییە کە دۆخی عێراق بەرەو ئاڕاستەیەکی خراپ بات. و بۆ زانیاریتان ئەو پشکەی کە ئێستا بە کورد و بە پارتی دیموکراتی کوردستان دراوە لە حکوومەتی عێراقیدا هیچ کاتێک بایی ئەو سی کورسیە نییە کە ئێستا لە پەرلەمانی عێراقیدا هەیەی و خاڵی دواتر بیرمان نەچێت کە پارتی کۆمەڵێک کادیری بەتوانا و لێزان و شارەزای هەیە لەسەر جەمبوارەکاندا. عێراق پێویستی بە کادیری لێهاتوو شارەزا و بەتوانە هەیە بۆ بەڕێوەبردننی پۆستەکان. قەیچی دەکا ئەگەر بێت و کەسێکی حزبی بێت بەڵام کەسێکی بەتوانا بێت با بۆ بەڕێوەبردنی پۆستەکانی حکوومەتی عێراقی کاندید بکرێت. و من پێم وایە لێگەشتنی پارتی و یەکێتی بۆ پرسە لێگەشتێکی زۆر باشە. ئێستا ئەو وەزیرەی یەک وەزیرمان هەیە کە لە حکوومەتی عێراقیدا پێم وابێ وەزیری دادا ئەسڵەن لەسەر بنەمای حزبی دانراوە، لەسەر بنەمای ڕێکەوتن و بێلایەنبوون دانراوە. یعنی ئەمە مەسلەیەک نییە کە حکوومەتی عێراقی پێی وابێ کورد لە پێناوی پۆستدا بێوێت تەگەرە لە بەردەم حکوومەتی نوێی عێراقیدا دروستکات. و خاڵی دواتریش خۆ ئەگەر لایەنی کوردستانی داوای پشک و حەق و مافی خۆیان بکەن ئەمە شتێکی مەشروعە. پارتی و یەکێتی دەنگی زۆرینەی بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان شەرعیەتی گەلی کوردستانی وەرگرتووە، بۆیە پێویست وایە لە وەزارەتی دەرەوەی حکوومەتی عێراقی کورد پشکی هەبێت، لە وەزارەتی بەرگری عێراقیدا کە ئێستا لە سەتا یەکی سوپای عێراقیش کوردی تێدانە لە کاتێکدا بەپێی دەستور دەبێت لە سەتا حەڤەی سوپای عێراقی کورد بێ هیچ کوردێکی تێدانە لە پۆست و بەڕێوەبردن و وەزارەتەکانی دیکەش کورد بێ بەشە. بۆیە بۆ باڵانسی ڕاگررتنی هاوسەنگی هێز لە حکوومەتی عێراقیدا دەبێت کورد ڕۆڵی گرنگی هەبێت. باڵە کاکە کارزان